با ڕێژین خان لە جەنابتەوە دەست پێ بکەن. کێشەی خێزانی ئێوە چییە؟ کێشەت لەگەڵ کاکشێرکۆ چییە؟ لەگەڵ ماڵە خەزورانت چییە؟ چکە پێشتر ئێمە کە دانیشتین زۆر گلەیی دەکرد لە ماڵە خەزوران هەندێک جار لە کاکشێرکۆ کە وەک تۆ پەرۆدەی مناڵ ناکەن. اینجا شێ ئەڵێ پەرۆدەکەی تۆ دروستە، با گوێ لە تۆ بگرین لە سەرەتاوە دوایی دەچینە لای کاکشێرکۆ. فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکتۆر. بەڵێ کاکتۆر، کێشەی سەرەکی ئێمە تەداخلی ماڵە خەزورانمە. بۆ نمونە من ڕێگە بە مناڵەکانم نادەم تاشە و درەنگ نەخەون، بەڵام پیاوەکەم و خەسووم ئەڵە لیان گەڕێ با بە کەیفی خۆیان بخەون. یعنی تۆ لەسەر ئێستا یەکێک لە کێشەکانتان لەسەر خەوتنی مناڵەکانە. بەڵێ. تۆ توێ سەعات چەند بخەوێت؟ وڵی تێ سەعات 9 بخەوێت، 10 بخەوێت، تۆزێ باشە باستان ناکە تا 1 و 2 شەو. گوێی نایەن، یعنی نۆزانگ پێوە ناکەن. بەڵێ. کاک شێرکۆ. کاک دکتۆریان، ئەم لەگەڵ مناڵەکانە زۆر تونگە بەڕاستی، یعنی ئەوێ مناڵەکان وەکو ڕۆبۆت بوون، یعنی ئەوێ وەکو سەعات بن، پیان ئەڵێ لێوا دانیشتنە بێ دانیشتن، هەڵمەسن، ئەمە مەکەن ئەوە مەکەن، دەستنەبن بۆ سەلاج، یعنی لە خۆی تووڕابێ. جاری وایە ئەمیش ئەمە نەتووڕابێ لێیان ئیتر کە عەسەبیە بێ هاوارەکە بە سەریانە، ئەویش بە قسەی ناکەن، بە قسەی دایکیان ناکەن، ئیتر ئەم تووڕابێ عەسەبیە بێ، ئیتر ئەوانیش بڵم چی هاوار ئەدێنەوە، ئەمیش ئیتر لە ئاخر جا کە عەسەبیە بێ لێیانەیە. بەڵێ. وەڵاوانیە من کاتێک تۆ عەسەبیە بم کە ئەمان ئەکسی من بجوڵێنەوانێ. کاک دکتۆر بە من ئەڵێ توندە، ئەگەر ڕێنمایی و ئامۆژگاری مناڵەکان بکەم ئەمە توندیە؟ نا، بەنیسبەت توندی شتێکە و ڕێنمایی شتێکی ترە، بەڵام ئێستا لەوانەیە من لەگەڵ جەنابتە هاوڕابم کە پێویستە مناڵ کاتێکی دیاریکرا بخەوێ، یعنی بگە زۆر بگاتە 10 شەو، معقول نیە 11 شەو مناڵ بخەوێ، بەیانی باخچەی ساوایانی قوتابخانەی خوێندنگایە. بەڵام مەسەڵەن دەست بۆ سەرلانجا بە هەر شتێکەکە ئەبێ وەکو ڕۆبۆت بنێنی، ئەمە بێتەوەی کەسێتی مناڵەکە نەمێنێت، یعنی ناکرێت بەم شێوەیە شت جیایە تۆ فێریکەی لە کاتێکی دیاریکراوە. من پێڵەن ڕۆتینی ڕۆژانە، ئەبێ هەموو مناڵێکا شێرکۆ ڕۆتینی ڕۆژانە فێر بێت. ڕۆتینی ڕۆژانە چی؟ ینی کاتێکی دیاریکراو هەبێ بە خەوتن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ ناخواردن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ سعیکردن و کۆششکردن، کاتێکی دیاریکراو هەبێ بۆ نمونە خۆشتن، بۆ یاریکردن، چوونە دەرەوە تا دوایی. بەڵام ئەوەی ئەو باسیەکە ینی تۆ هەموو شتێکەتەوێ مناڵەکان ببەستیتەوە، ئەمە باش نییە. کەسێتی مناڵەکانە شکێنێ، ئەگەر وا ئەڵێ کاک شێرکۆ نازانم شێوازی پەرۆدەکەی تۆ چۆنە. بەڵێ، بۆ نمونە ئەگەر ئەو مناڵانە ئەو ماڵە تێک بدەن و کاولی بکەن، ئەم هیچیان پێ ناڵێ. هیچیان پێ ناڵێ، هەتانیەوە شەو خەریکی ئایپاد و یاریکردن و مۆبایل بن، ئەم هیچ ئامۆژگاریەکیان ناکە، ئەڵێ لیان گەڕێ با خۆیان چی بە باشە زانن ئەوە بکەن کە گەورە بوون چاکە بن. دکتۆریە با من شتێ پێ بڵێم، من خۆم حالی بە مناڵی لە زۆر شت مەحروم بووم، بێبەش بووم بەڕاستی. من هیچ نامێ مناڵەکانم وەکو خۆم بێبەش بن، یعنی گوناحن مناڵ تاوانی چی؟ وەڵای حەزەکەم ئەوەی لە تواناما هەبی و لەخوا بە زیابێ وەزیشم باشە، یعنی حەزەکەم داوای چی بکەن بۆیان بکەم، حەز ناکەم دڵیان بشکێنم یان هەست بە کەم تەرخەمیە بە نەقسێ بکەن، ئەوەیە مۆزوعەکە. زیادە ڕۆیی شەر باش نییە قوربانجان، ینی هەموو شتێکیان بۆ جێبەجێکی دووە نوع یاری و کەلوپەل لە بەردەمیان نابێ، ئەمە شتێکی باش نییە. ئەوە لە بەرجەوەندی مناڵەکانم باوکەنجان ڕێژی خان، ینی ئەڵێ من بۆیەوە یەکەم دیارە لە سەردەوی مناڵی خۆیەوە خۆی باسیەکە مەحروم بووە، بێبەش بووە، ئەوێ قەرەبەی مناڵی خۆشی بە مناڵەکانی بکاتەوە. بەڵە کاکتۆریان دەیان یاری و شتی تریشان هەیە، ئەمان هەر یاری پێ ناکەن و بەکاری نایەنن. چەندێک پێ ئەڵێم شتیان زۆرە پێویست ناکە شتیان بۆ بکڕی، بەڵام ئەمان هەر بە قسەم ناکەن، ئەم لە لایەک شتیان بۆ کڕێ و خەسوو خەزورم لە لایەکی تر شتیان بۆ کڕن، یعنی کە وای لێ هاتووە ئاستەکە مناڵەکانم لە دەست ئەدەم، ڕقیان لە من بێ ئەوانیان خۆش بێ. جازانی باوکەجان خۆی فعلەن دوو تەربیەتیەوەی یەکێکە لە کێشەکان، یعنی ئێستا لەم لایەنەوە تۆ لەسەر حەقی، لەبەرەوەی مناڵ نابێ هەموو جۆرە یاریشی بۆ بکڕێ، یاخود چۆن نازدار بە خێوەکەی لە کەلوپەلیشان نقمیکەی لە یاریە، چکە هەر تا زۆر بێشتەکە قیمەتی نامێنێ کاک شێرکۆ لای، یعنی وەڵێ ئێستا زۆر یاریان هەیە، زۆر شتیان یاری پێ ناکەن، ئەوەنگە زۆر بووە. ڕاستەکەی بەس ئەم کێشەیەکی ئەڵێ تۆ مناڵەکان ئەڵێ ڕخیانەوە ئەزای بۆ ڕخەکەم خەتای خۆیەتی بۆ هەتا ئەم لێیان تووڕە بێ و ئاوا
یعنی هاوارکە بەسەریانە ئەی بێگومان ئەرە وڵا ڕقیان لەوە بێبووە منیان خۆشەوێ من ئەی بوون باشە بۆ نایگەڕین تۆ بوو ئەوەی تۆ دەمیان چەورەکەی بەرتیلیانەیەتیە ئەنواع شتێ بۆ هێناون مناڵ لەوێ عەقڵیان پێی ناشکێ کە ئەمە باشە یا خراپە بۆ ئەوە سەبەب نەبێت کە تۆیان خۆشە و ڕقیان لەوە خۆ ڕاستە ئەو لە زۆر لایەن و لەسەر حەقە بەس مناڵ حەق و شتانە نازانێ مناڵ حەز و ئارەزوەکانی خۆی ئەزانێ خۆ هەموو شتێکیش نابێ بە پێی حەز و ئارەزوی مناڵ بێ زۆر شتێ مناڵ حەزی لێتی کاک شێرکۆ بەڵام خراپە بووی ئێستا ئەگەر تۆ داوای شیرنەمەنی بکەن شیرنەمەی دنیایان بۆ بێنە زۆربەیانی خۆن هەم قەڵەوە بن هەمدان لە دەمیانە نامێنێ هەم کە بێتین کێشیان تووشە بێت ها باوکە ڕێژین خانە مەڵێ خەتای خۆتە کە تۆیان خۆش ناوێ بەڵێ هەموو جارێ ئەم قسەی ئەکات من توندی چیم لەگەڵیان وڵا ئێوە هەمووی خۆی ئەو مناڵانەتان شەڕ کردووە و هەرچی ئەکەن و ئامۆژگار ناکەن و ماڵەکە کاولکەن پێیان ناڵێن بۆ ئەکەن و ئەو ماڵە کاولکەن هیچ ئەمان هیچ قسەیەک ناکەن وڵای کاکتۆر کە ئەچێت بۆ ماڵی خەسوم ئەو ماڵە کاولەکەن خەسوو غەزورم هیچ قسەیەک ناکەن بەدەمیانەوە پێکەن کە هێنەوە بۆ ماڵیشەوە ئەیانوێ هەمان شت بکەن بەڵام ناتوانم ئەوە ڕاز نییە نابێت دووبارێکەنەوە دکتۆر یانەزانی چۆنە من خۆم بڵێ لە ماڵی خەسوقە زۆر هەرچیە بکەن سنووریان بۆ دانانێن نەخێر هەر بەدەمیانەوە پێکەن ئەنی شۆ ئەیانوێ لە ماڵەوە شەروا من تۆ نایاڵی نەخێر ئەزین چی کاجان مناڵ باش پێ بڵم بە قوربان مناڵە بێ سنووری بۆ دابنێ سنوور دانان چییە کاتێ هەڵەیەشی کرد ئەبێ بڵێ هەڵەیە هەر کاتێ شتێکی ڕاستی کرد ئەڵەی دەست خۆش بێ پشتگیریەکەین و هانین چەندەها جۆر هاندانمان هەیە بەڵام تۆ بڵێ وەڵا وازی لێبێنە مناڵە و کە گەورە بوو چاگە بێ شتی وانێ لە عیلمە بە قوربان ئەی لە کوردەواری خۆمان ناڵێن خویە گرتێ بە شیری تەرچینایی بە پیری ئەمە نەبیستووە بە مناڵی ئەوانە زۆر ئەمە یعنی چی واتە کاتێک کە مناڵێ هەڵەیەک کەکات غەڵەتێکەکات تۆ چاوپۆشی و لێکردوتە قەینا مناڵە ئەی دووبارەیە کاتەوە هەر شتێ زۆر دووبارە بۆ بێ بە خوب عادەت یعنی کەسێتی من و تۆ هەموو کەسێتی هەموو مرۆڤەکان چیە کۆمەڵێ خووە خوش چییە ڕفتارێکە زۆر دووبارە بۆتەوانێ کەواتە لێرە ئەمە ڕاز نییە ینی معقولە دار و بەد بابەیەکە شت بشکێنێ وەسە قەنەفە هەڵبەزوودا بەسکە ئەوانی کە لە نامەکان نووسیوتانە ئەنواع شتەکە کەمە غەڵەتە ینی لەبەرەوەی خۆشتانەوێ یا باوکودایکی لەبەرەوەی نەوەیانە ئەمە خۆپەروەردەیەکی دروست نییە براکەم ئەمەیە کەسێتی مناڵەکە تێگەیە ئەوەیە تۆ لەوێ ئەیکا دەم شتانە مناڵ خۆی چییە کابینێ باپیری و با بڵێن ننکی بابە گەودا هیچ قسە ناکە ئەمە فڕێن ئەوە بەوایە پاڵ بەیەکەوە شەق لە یەکتریڵن چیەکەن هەمان تەسەوری لا دروستە بێتە ماڵەوە ئەوە بکات باش یێتە ماڵەوانێ دایکی لێ قوبوڵ ناکات کامیان لەسەر حەقن دایشی لەسەر حەقا چکە نابێ مناڵ وەکوتمە بە سنووری خۆی بزانێ نابێ هەموو شتێ بکە چە هەر شتێکی کرد دوای ئەو مناڵە سەرڕۆ دەرەچێت لەم کاتەیان مناڵەکەوێتە بینی دوو چۆنە ئەکەوێتە ململانیەوە بە قسەی دایشی بکە یا بە قسەی خەسوو خەزووری هین خەسوو خەزووری ئەو ینی بڵێن ننک و باپیری بە قسەی ننک و باپیری بکە غەڵەتە بە قسەی ئەمکە لە یاریەکان بێ بەسەبێ بۆیە قەت فێر نابێ هەم هەڵسو کەوتەی لە ماڵی باپیریکە ڕاستەیە هەڵەیە چونکە لە ماڵۆ لێ قوبوڵ ناکێت ئەمە پێڵەن دوو تربێت ئەمە پێڵەن دوو شێوازی جیاواز لێدا مناڵەکە فێری ڕاست و دروستی ڕفتارەکان نابێ ئەم مناڵەکە تووشی لادان و سەرڕۆییە بێ بۆ ئەمە قوبوڵەکەن بۆ تۆ لەگەڵ باوکودایکی قسە ناکەی